خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. عراق لە بەردەم ئاڵۆزی و وەکووە وترێت لە بەردەم گۆمی خوێن و ئاشتیدایە ئەگەر بێت و هێز و لایەنە سیاسیەکان و وەکەوترێ وڵاتە ئیقلیمیەکان و ئەوانەی کە ئەیانەوێت سەهم و پشتیان لە عراقی داهاتوودا هەبێت بە جۆرێک لە جۆرەکان لێک تێگەیشتنێک دروست نەکەن ئەوە زەنگێکی مەترسیدار ڕوبەڕووی پرۆسەی سیاسی عراق بۆتەوە بە جۆرێک کە شەوی ڕابردوو شوێنی حەوانەوەی سەرۆک وەزیران بە فڕۆکەی بێفڕۆکەوان بردومان کرا. ئەمە تەواوی هێز و لایەنە سیاسیەکانی هێنایە دەنگ هەموو شیانی دانیان کرد. نازاندرێت کە چێ ئەم کارەی کردووە، بەڵام لێکدانەوە و دەنگدانەوەی گەورەی بە دوای خۆی داهێنا. عراق بەرەو کوێ؟ ئایا ئەمە تەنها دەستبادان و فشار لە یەکترکردنە بۆ لەدایکبوونی حکوومەتی داهاتووی عراق، یاخود سەرەتایەکە بۆ ئاڵۆزیەکان و بۆ دروستبوونی جارێکی تر شەقامێکی خوێناوی لە عراق؟ ڕۆڵی هێز و لایەنە سیاسیەکان و بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چی دەبێت بۆ پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و هەروەها ئارامی و دروستکردنی ئارامی لە هەرێمی کوردستان و لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازراودا ڕۆڵی هێز و لایەنە سیاسیەکان چی دەبێت؟ ئەم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی کۆمەڵێک ڕووداوی گەرم و گوڕی سەر ساحەی سیاسی عراق و هەرێمی کوردستان دەکەین بە میوانداری بەڕێز سرا عەبدوڵڵا دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، سەرپەرشتیاری مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک سران بەخێر بێت. زۆر سپاس کاک سران. لەوە دەست پێ قۆمانی وایە کە لە عێراق هەیە پیا هەتا مەسوولەتی کەمتر بێ باشترە. ئەکید ئێمە پێم وابێ ئەگەر زلەی زمانیش نەبێ بەڵام هەر ڕاستە هیوایەکی جەنابتە زۆر بە هیوان هەر سەرکەوتوو بیت. کاک سران لە ڕووداوەکانەوە دەست پێ بکەین. ئەمە دەستبادانێکی لایەنەکانە فشار دروستکردنە یاخود بەڕاستی تا ڕادێک بێ هیوابوونە لەوەی کە مێزی گفتوگۆ بتوانێت کێشەکانی لایەنە سیاسەکان و تەمۆحی لایەنە سیاسەکان چارەسەر بکات بۆ دروستبوونی حکوومەتی داهاتوو؟ زۆر سپاس. ڕاستیەکەی بڵین ئەمە دەستبادان ئەبێ بڵین کەواتە ینی کەسێک یان بەلەنجیهەتێک هەیە کە ئیسفادە لەم دەستبادانە دەکات، بەڵام ئێمە بە ڕوونتر بڵین کە ئەمە ژینگەیەک هەیە ینی ڕێگا بەوەدا کە هێرشکردە سەر ماڵی سەرۆکوەزیرانی وڵات بەبێ ئەوەی یەکەم دەستگا ئەمنیەکان بزان کێیە، بەبێ ئەوەی کەسێک خاوەندایەتی لێ بکە، بەبێ ئەوەی کەسێکش ینی ئیدانی ئەو ژینگەیە بکە کەوای کردووە بڵێن ئەم جۆرە ڕووداوانە ڕوودا کە دەڵم کەسێک مەخسەم لە بەغدای پایتەختە بەتایبەتی کاوە ئەو هێزە سیاسیانەی کە مەسئولیەتی پاراستنی بەغدایان لە ئەستۆیە و ئەو هێزە ئەمنیانەشی کە ئەگەر مختەرەق نەبن ڕووداوی لەم شێوەیە ڕوونادات کە ینی مستهدەفتیایدا سەرۆکوەزیرانی وڵاتەکە بێت. بەڵام ئەتوانین بڵین ئەم ڕووداوە یەکی لە ئاماژەکانی ئەوەیە کە ئیتر بڵێن پێویستێکی باڵوێستێکی جددی هەیە عملی سیاسی لە عێراق و هەروەها عملی پاراستنی ئەمنیەت و منزومەی ئەمنی لەم وڵاتەیە کە زیاد لە پێویست اختراق کراوە گەیشتەوەی کە هەڕەشە و ڕیسالە بۆ سەرۆکوەزیران بدرێدرێ و تا ئێستاشکە درنگانێکی شەوی دوای ڕووداوەکەیە هەتا ئێستاکە ناتوانانی فەسڵی ئەو بکەی کە کام جەبهەیان کام بەرەی سیاسی پێ ئیتیهام بکەی و کام بەرەی سیاسیش بڕیایی داوە کە بڵێن لە سەنگەری دیفاعکردن بێت لە سەرۆکوەزیران واتە لە سەنگەری دیفاعکردن لە ئەمنیەتی بەغدا بێت. لەبەر ئەو هۆکارانە ئەمە معنای وایە کە وەزەکە شڵۆقە و معنای وایە کە ئێمە لە محەڵەیەکی سیاسی تازەین کە پێویست دەکات بە گفتوگۆ و هەروەها بە پرۆژەیەکی سیاسی وە بتوانێت ئەم محاولەی اختیارکردنی سەرۆکوەزیران بکاتە نقطەیەکی خاڵێکی تەحول لە پرۆسەی سیاسی عێراقا و ڕووی داوە لە زۆربەی کاتەکان لە وڵاتانە حادسێکی وەک ئەمە بۆتە مایەوەی کەیتر وڵاتان بپرسن ئەمە تاکەی لە ئەمریکا خۆ دەزانین دوای 11 سپتەمبەر لە لوبنان بۆ نمونە لە دوای کوشتنی سەرۆکوەزیران خۆ
خۆشت نییە سەرۆزیرانەکە بکوژێت تاوەکو بێ بزانین ئێمە بەڵام هەر محاولە خۆی معناوەیە منزومەی سیاسی عێراق و منزومەی ئەمنی لە عێراق و منزومەی بەڕێوەبردننی ئەم وڵاتە کێشەی زۆر قوڵی هەیە کە تا ئەو ڕادەیە کە خەڵکانێکەن بە هێرشی لەم بابەتە بە تەکنیکی وا فرۆکەی بێفرۆکەوان کە تاقە و توانایەکی دارایی توانایەکی گەورەی گواستنەوە توانایەکی دانانی بڵێن هێزی ینی ئەوەی چێڵین زانیاری ئەمنی وای پێویستە کە بتوانێت هەدەفەکەی خۆی پێچە ئەمە هەموو مانای وایە کە ینی مانزومەیەک هەیە لە پاڵ ئەم مانزومەی کە دەوڵەتەکە بە بڕێوە ئەتوانێت اختراقی وا گەورە دروست بکە ئەمە وەک خۆپشاندانێک نییە وەک ئەوە نییە کە مەسەلەن بۆ نمنا کردەوەی تۆریستی لە بەرد یان وەک لە ماوەی پێشوە مەسەن لە منطقەی دیا لە ڕوویدا دوورە دەستە با بڵێن شوێریشی کوێرانەیە کۆمەڵێکی منزوم و تەنانەت باز لەوە کرێ مەسەلەن کاکسرا هەتا ئەو سیارەی کە تایبەتە بۆ سەرۆگۆزیران بۆم لەو شوێنە خراوەتە خوارەوە کە لەو دەرگای کە سەرەکە ینی ساباتی ورد کراوە مانای وایە خەریتەیەک هەیە بڵێن جیازێکی متعاون هەیە لەگەڵ ئەو جۆرە کردارانە کە نەک ئەیکات بڵێن تەوەنە فەشەلیە ناخۆتەکە بەڵام دیارە بەشی ئەوە تەختی ئەوەی دۆزیوەتەوە کە ئەگەر کارەکە سەرکەوتوو بوو یاەگە کارەکە سەرکەوتونە بوو بکارەکان بتوانێت بشارێتەوە بەڵگەوەی تا ئێستاوە سعات چەنە شەوە هەتا ئێستاکە نەکەس تەبەنی کردووە زێ ئەمنی دەوڵەت شوتێتی وڵا ئەم کەسە فلان کەسی لە پشتەوەی ئەم کارە فلان کەسی لە پشتوی ئەم هەم معنەوەیە بەڕاستی اختراقش گەورەیە لەوە دەرەچێت کە سەرۆگۆزیان بێبەتەنیا بەڵام ئەگەر بینە سەر ینی هەویست سەرۆگۆزیانەکەی خۆشی ئێمە باسی سەرۆگۆزیانەکەین کە ینی یەکەم قیادەی عملی سیاسی کرد لە مەرحەلەیە دووەم هەڵبژاردنێکی ببڕێەوە سێم لەوەش گەرمتر ینی سەرۆزیانەکە ئاکامی ینی بڵێن خۆی ئەنکامی هەڵبژاردنێک نەبووە بەڵکو ئاکامیەوە بە کەوەزاکەت وا تێکشو و پێویستی بەوە بوو کە یان پێویست بۆ بوو سەرۆزیانێکی وا بێت کە بەلایەن بێت ڕادێ حزبێکی سیاسی هەیە نە مەخرەجاتی انتخاباتێکی پێشووە ئەوە نا بڵێن تیارێکی سیاسی هەیە سەرۆزیانە کە داینا و سەرۆزیانێکی مەسلەکی بێ عملی سیاسی لە عێراق بێنێتە بۆ مەرحەلەیە کە تێدا انتخابات بوو بۆ مەرحەلەیە کە تێدا ستۆپێک بەم تەدەورە بکە لە ئاسی عێراق کاکستران مەسەلەن سیناریو جۆرا زۆر باسەکرێت لە دوای ڕووداوەکە مەسەلەن باز لەوە کرێکە لە دوای ئەوەی لایەنگرانی حەشدی شعبی مەسەلەن خۆپشاندانیان کردو و خوێنی تیاڕژا و خەڵک کوژرا و بریندار بوو جۆرێک لەوە بوو کە ئەگەر ویستێکە بێ بۆ دانانەوەی مستەفا کازمی ئەو ویستە لەبار برا بەڵام بەمە جارێکی تر ئەمەیان زیندوو کردەوە مەسەلەن لە یاریە سیاسیەکانیش مەسەلەن زۆر جار خوێنە ڕژێ لە پێناو دەستکەوتێکی مەکسبێکی سیاسی ئەمە تا چەند مەسەلەن ڕێیتێ خۆی ینی ئێستا ئەو قسە شەیە کە ئەلێن ئەمە سیناریوەیەکە کە من استیبعادێکم ینی بەدوی دەزانم خەڵک ینی بەڵێن سیناریو وا بکات کە خۆی بە کوشتدا بۆ ئەوەی ینی ئینەک بێت چکە دیارە هێرشەکە کراوە و ڕوویداوە و سەر چێخچوونی نەتیجە هێرشەکەەوەی کە ئەو لێ نەبوو دەنا ینی تۆ ناتوانین زانانی ئەوە بکەیت کە چی لێ هات بەڵام ئەو وازەحە کە هەرەوە کە ژینگەی سیاسی ئەوەیە کە خەڵکانەکەن قساکان لەن وەڵامە بۆ ئەوە بۆ سیناریوەیەکە بۆەوەی جارێکی دیکە ناوی سەرۆگۆزیان تەرح بکرێتەوە بۆ ئەمە معنەوەیە ژینگە سیاسەکە ژینگەی گومانە ژینگەی ئەوەیە کە خەڵکانێک کە انتخاباتیان بردوێتەوە خەڵکانێک کە خۆیان بە منافسەزان لە بردنەوەی انتخاباتە خەڵکانێک کە پیان وایە کتلی ئەکبەر ئەوان پێکی دێن نەک ئەوەی کە کێیەکەم انتخاباتە هەموو ئەمانە بەڵگەیەوەیەک هەموو ئەوانەی تەماحێن لە پۆستی سەرۆگۆزیرانە بە شکن لەوەی کە بڵێن سەرۆگۆزیرانی ئێستا عەمدەن ئەمەی وان نەکرد بێ ئەمە هەمووی بەڵگەیەوەیە کە ینی کەواتە ئەوان بەو نفوزە سیاسی کەیانە یا بەو توانایی کە ئەتوانن بەشدایی پێ بکەن تایە ینی ئامادە نین هاوکاری دۆزینەوەی ئەم نەبن چونکە ینی خۆشییان بەم سەرۆگۆزیرانە نایە و ئەگەر ئێمە لەبیرمان نەچێت کام هێزە سیاسیانە بە تایبەتی ماڵی شیعە کە چەند تەکەتلێکی سیاسین و بەشداریان کرد لە انتخاباتە ئەمە ینی ئەمانە کە بەشداریان کرد لە انتخاباتە هێزە سیاسیەکانێکن کە پێشتر بە جۆر لە جۆرەکان بەشداری بوون لە حکوومەت واتە دەسەڵاتی جۆرێک لە جۆرەکان دەسەڵاتی ئەمنیان هەبووە واتە لە عمقی دەوڵەتی عێراقا بەشداریان نێو کەسانێکیان ماوەچکە هیچ وەزیرێک وەزیرەکەی وەزارەتی خۆی بەجێ نایڵەوە لەگەڵیا هەموو
حمایە بڵێن دەستگا ئەمنیەکەی خۆی بێتە ماڵەوە و هەروە سەرۆگۆزیانەکانی پێشووە حکوومەتەکانی پێشوش ینی ئەستەن سەرۆگۆزیان خۆی کە مادەم هێزێکی سیاسی لە پشتەوە نیە فریاوە نەکەوتووە تەسفەیەکی سیاسی ینی حکوومەت بکات کە مخترق نەبێت لە ڕووی ئەمنیە مخترق نەبێت لە ڕووی ئیداری و لە ڕووی حکوومەتیەوە و ئەمە نیشانەیە بووی کە ئامادەین هاوکاری سەرۆگۆزیران بکەن یان ئامادەین هاوکاری ئەم تیمە بکەن کە ئەرکی دۆزینەوەی تاوانباری یان بکەری ئەم تاوانیان کەوتوت ئەستۆ ئێستا لە ئەوەی لە شاشە هەیە کە بە پەلە ئەڕوا ئێستا مەسەلەن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ژۆ بایدنیش ئیدانەی ئەو پەلاماردانی ماڵی سەرۆکوەزیرانی کرد ینی دەنگدانەوەکە بوو بە دەنگدانەوەیشی نێودەوڵەتی ینی ئەمە ئەم بەدەنگەوە هاتنە چه ئیشارەتێک ئەدات بۆ ئیشارەتەوەیە کە بەڕای من یعنی ئیشارەتەوەیە کە ئەگەر سەرۆکوەزیرانیش خۆی ینی نەمێنێتەوە وەکو بە مەرحەلە انتقالی بەڕای من بەجۆی ئەمە بۆ عێراقیان بۆ شخص بۆ عێراق و بۆ شخصیشە بۆ ئەو منزومەیەشە کە ئەم شخصە تەمسیلیەکە وەکووتمان ێستا ئێمە سەرۆکوەزیرانێکمان هەیە یعنی مەخرەجاتی عملی انتخابی پێشوو نییە بەڵکو پێویستیەکە کە مەرحەلەیە هێزە سیاسەکانی دیکە و سەرۆکوەزیرانەکانی دیکە کە هاتن و ڕۆیشتن نەیانتوانین دەوری گرنگ بگێڕن لە پاراستنی ئەمنیەتی عێراقا و ئەم مەخرەجاتایش کە لەم انتخاباتە پێشوەختە بووەتەوە هەموو ئەمانە بەڵگەوەیە کە یعنی مجتەمەعی دەولیش ئەو عێراقەی ناوێ کە بەرهەمی هەڵبژاردنەکانی پێشوو بوو بەسەرعەت ئێستا ماوە ئایا ئەم عێراقیان دەوێت کە بەرهەمی ئەم هەڵبژاردنەکانی ئێستاییان نا بەڵام ئەم فۆزایی کە لە عێراق هەیە ئیتر گەشتووە بۆتە وەک چۆڵی لە ئاستی مجتەمەعی نێودەوڵەتیش منبوز و مەرغوب نییە بينا يعني قال وابرو العراق رنجا بلين صدام حسين كمرغوب نبو بوهم صلاة الديكتاتوري كايبو بوهم منظومة شوفياني وطائفة قري كايبو استا عراقي استا بم دو خاطر بردوام به كانت وانا ناس تامي سياسي خوي ناس تامي استقرار سياسي خوي ببارز بوهم دعمي كلي دكري منظومي مصطفى كاظمي سركوتو بيه او موديلي ك هاتووە لە نتیجەی يعني نتیجەی بڵێن پێش ئەم انتخاباتە ئەم مۆدێلە بەنەوع نوعەکان تەسکیە دەکرێتەوە ئەم مۆدێلە مۆدێلی چیە مستەفا کاظمی تەمسیلی چییە کاک زانە تەمسیلی بەشێک لە شەقامی عێراقی بەشێک لە جۆرێک لە جۆرەکان ئیرادەی نێودەوڵەتی بە موافقەیەکی ضمنی ئێران و بە موافقەیەکی ناچاری ئەو هێزە سیاسانەی کە دانانتیش کردووە بە تەمان جارێکی دیکە نێڵن کاسبی بێتەوە سەرۆکوەزیران واتە نێڵ ئەو منزومە بێتەوە حاکمی وڵات کە سەرۆکوەزیرانی ئێستای عێراقی دانەوە بەڵێ کاک سترانباز لەوە کرێ مەسەلەن انتخابات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر جار کەمتر دەورە بینی لە تەشکیلەی حکوومەت و لە تەشکیلەی یان لە خەریتەی سیاسی و لانی کەم لە حکومڕانیدا ئەوەی لە عێراق ڕوویدا مثلەن ئەوەی ئێستا بیندرە جموجۆڵ و کاری ڕهابیەکانی داعش زیادی کردووە مەسەلەن ئەو جموجۆڵانە زیادی کردو بە ئاشکرا مەسەلەن قەیس خەزعەلی چەند ڕۆژ پێش ئێستا هەڕەشەی کرد کە مەسەلەن تیارێکە بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان ئەمانە شەڕدەنووشی ئێران و ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێم هێزانەوە ئەکرێ و بۆ ئەوەیە کە ئەوان چێ ئەتوانێت زیاتر ڕنگڕێژی حکوومەت و سیاسەتی داهاتوی عێراقکە یاخۆت دەست بشۆین لە پرۆسی سیاسی نەخۆی عێراق و ئێرانیش و وڵاتانی دیکەش بە جۆر لە جۆرەکان لە ساڵەکانی ڕابردوشدا و لە تەشکیلاتەکانی پێشوو حکوومەتشە دەوریان هەبوو حزوریان هەبووە ئەشتوانن بڵێم ئەوانە ئەتوانی داعیەوەش کەن کە بڵێن وە لە هەندێک لە داعاکانی ڕاستە کە بەشداریان کردووە لە دروستکردنی حکوومەتەکەی لە پاراستن و لە ئیستیقرار لە بەشداریان کردووە لەوەی کە انتخابات لە کاتی خۆیدا بکرێ مەسەن بۆ نمونە ڕەنگە لەم انتخاباتەیە بەشێک لە هێزە سیاسیەکانی عێراق پێیان خۆش بۆ انتخابات کە تاجیل بکرێ نەکرێت بەڵام ئیرادەی مجتەمەعی نێودەوڵەتی یارمەتی ئەو مۆدێل دیموکراسیدا لە عێراق کە انتخاباتەکان لە کاتی خۆیدا بکرێت هەموو انتخاباتێک لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە حکوومەتەی عەلاویەوە هەموو انتخاباتێک جەوێک هەبووە کە خەڵک حەزی کردووە انتخابات نەبێت جارێ بەڵام ئیرادەی مجتەمەعی نێودەوڵەتی و ئیرادەیەوێت کە یارمەتی عێراقدا لەسەر خستنی ئەم انتخابات ئەم دیموکراسیەتە نۆبەتیە واتە لە کاتی خۆیدا انتخابات بکرێ هەموو جارێک سەرکەوتووە وتیانە با انتخابات لە کاتی خۆیان بکرێ و سەرۆکوەزیران و هێزە باڵاکانی باڵادەستەکانی وڵات ئەم اختیاریان قبول کردووە ئێستا ئێمە مشکلەی لە عێراق ینی بەڕای من پێویستە هێزە سیاسیەکانی عێراق
باب نظم هێزە سیاسەکانی عێراق بە تەنیا پێویستە نخبەی سیاسی عێراق بێت لە شتێکی جدی بکاتەوە کە ئەویشەوەیە چی ئەولوێتە بۆ عێراق. من تەسەورم وایە دوای ئەو تەجربە دیموکراسی کە عێراق لە خۆی بینوێتی چەند ساڵی ڕابردوو و کە لە زۆر شوێن نوقسانی نیشانەدا و لە زۆر شوێنە کەموکوڕی دەرەخا کە قەت نابێت دیموکراسی کەموکوڕی دەربخا بەڵکو ئەبێ ینی مادام ینی دەرفەتەدا نۆبەتەدا بۆ انتخابات دەوریە ئەبێ ینی چارەسەری کێشەکان بکە. من پێم وایە ینی ئەولوێتی عێراق هێزە سیاسیەکان عێراق بیت ئەولوێتێک بکەنەوە کە تعقید پرۆسی دیموکراسی زار لە پێویست تعقید نەکەن بەڵام پرۆسی ئاوەدانکردنەوە و پرۆسی پرۆژەیەکی مەشروعێکی مارشال هەبێ بۆ ئاوەدانکردنەوەی ئەم وڵاتە. ئەمە چۆنی ئەکرێت عێراق وڵاتێکی دەوڵەمەندە کاکە زانەڕەنگ هەر لە بەرنامەکەی جەناب چەند جارێک کێشباسی ئەومان کردووە وتمانە ئێمە بۆچی وڵاتێک کە لە ڕووی سامانی سروشتی دەوڵەمەندە کە نەوتە سەرزەوی ژێرزەویەوە سامانەکەی کە نەوتەکەی حازرە باڵێن حازر ئەتوانێت لە بازارە ئامادەیە و چۆن وڵاتێک کە قاعدەیەکی زراعی باشی هەیە عێراق هەمووی ڕەنگە 60-70 ساڵ بێ زۆر لەسەر نەوت بژی لەوەتی کە لە زمانی بڵێن مەلەکیەوە مەشروعی هین دەست پێ کردو مەشروعەوەی کە ینی ئەماری عێراق دەست پێ کردووە مەسی ئەماری عێراق دروستکراوە بۆی کە پای نەوتەکە باش بەکار بێ. دەنا عێراق لە قەرنی 20میشە لە سەرای قەرنی 20میشە و تا ئێسش وڵاتێکی زراعیە ینی ئەم وڵاتە نەوتی هەیە بەڵام پێش هەموو شتێک دووشتی سۆ سەرەکی هەیە کەویش ینی وڵاتێکی خۆی بەپیتە لە ڕووی زراعیەوە و دووەمیش ینی وڵاتێکە تا ئێستاکەش میلەتێکی گەنجی هەیە و تا ژمارەی دانیشتوانەکەی بە شێوەیە کە ینی پرۆژەیەکی سەرکەوتووی ئاوەدانکردنەوەی وڵات لە ڕووی زراعیەوە پێش بخاوە ئینی بکە. مشکلەکە چیە لە عێراقا؟ مادام ئەم وڵاتە دەوڵەمەندە بە هەردوو دیوەکەی اقتصادێکی جایز کە نەوتەکەیە و اقتصادێکی دایم کە بۆی کشتتوکال وڵاتی کشتتوکاڵیە کێشەیەکی تریشەیە کە هەدوها دیموکراسی شەیە بە هەموو جۆرەکانی دیموکراسی عێراق سێ جۆر دیموکراسی تایە. یەکەمیان دیموکراسی بۆ هەڵبژاردننی پەرلەمانەکانی خۆی، دووەم دیموکراسیی تەوازون لە نێوان پێکاتەکانی عێراق شەیە، سێم دیموکراسی سێم شەیە کە مەجالیسی محافەزەتەکانی هەیە. عێراق بۆچی بەم هەموو سێ جۆر سێ ئاستە لە انتخابات و دیموکراسیە بۆچی ئەم وڵاتە هێشتا بەشی ئەوە نەیتوانێت دەستگاکانی یارمەتی دەربن لەوەی خەڵک ئەحساس و مەشاعری خۆی بگەنێ بە دەوڵەت ناچار بێ زوو خۆپشاندان بکات لە وڵاتە. ئەم خۆپشاندانەی کە لە وڵاتە کرا لە چەند ساڵی ڕابردوو عێراقە کە بەشی زۆریشی منتقەی شیعی گرتەوە با لەوە گەڕێن کە منتقەی سونیش کاتی خۆی خۆپشاندان کرد وەک جۆرێک لە تامیشی پێکهاتەکە نەک وەک جۆرێک لە گلەیی لە دیموکراسی. بۆچی ئەم وڵاتە مەخرەجاتەکانی دیموکراسی نەتوانێت تعبیر لە ئازار و مەیلەتەکانی خەڵکە بکە خەڵکە بە ناچار بێتە سەر جادا خۆپشاندان بکە. ڕاستە لە دیموکراسی عێراقیە لە دەستوری عێراقیشە و لە مۆدیلەکانی هەموو دیموکراسی لە دنیاە حەقی خۆپشاندان مادام ڕێگە بە دیموکراسیە دە بۆ ئەلگۆری دەسەڵاتدا حەقی خۆپشاندان مەفروضە حەقی زۆر پارێزراو بێ بەڵام بۆچی ئەم وڵاتە هەموو جار ناچارە بێ بە خۆپشاندان تعبیر لەم ویستەی خۆی بکە بۆ مەخرەجەتەکانی دیموکراسی ناتوانێت ئەمە بەرخێت. ئەگەر ئێمە سەیری انتخاباتە بکەین دیسانەوە زاهیرەی بایکۆت زاهیرێکی بەردەوام بوو یەکەم و ئەستەن مەخرەجەتەکانی هەڵبژاردننی پێشوش کە 2010 بوو بە تایبەتی لە عێراقا بە تایبەتی بڵێن لە جنوبی عێراقا بەرکەوتی نەتیجەی انتخاباتەکانی بایکۆتەکە عملی دیموکراسی لە شێواندووە. بۆچی لە دوو تەجربەی لە سەریەکە عێراقیەکان کەمترین تعبیریان لەسەر لە خۆیان هەیە لە ڕێگای انتخاباتەکانەوە؟ ئایا ترسە لە تەزویر ترسە لە ڕادەی بەشداریکردن یان بێئەمەلبوون بێهێوابوونە بەهۆی تەبەقە سیاسیەوە هەمووی پێکەوە نیشانە بەوەیە کە عێراق پێویستی بەوەیە کە بێت ئەم کێشە حەڵکە. ئەم کێشە تۆزێک حەڵکرا بەم جارێک کە هێزە سیاسیەکانی خۆپشاندەر بوون خۆیان ڕێخستە چوارچێوەی انتخاباتێکە و کورسێکیان هێناوە بەس ئەو کێشش ئالوودەیە کورسیانە ئالوودەیە بەچی ئالوودەیە بە کورسی سەربەخۆن کە هەموو کەسێک ئەزانێت لە ناو بەحثێکی دیموکراسی هێزە سیاسیەکانە کە هێزی گەورەن و پێکاتە جیاجەکانیشن شیعە و سوننە و کورد ئیمکانی ئەوەی کە ئەو تەکەتو لە بەشەریەی کە هاتووتە ناو پەرلەمانی داهاتووی عێراقەوە ئیمکانی ئەوەیە غەرق بێ بتوێتەوە بخورێ
بفرۆشریە بکردرێ لەبەر هۆ کارانە هێشتا ئەمە بەشدارێکی باشە بەڵام ئەولوێت بەڕای من بۆی باسی ئەولوێتم کرد واتە مەبەست من لێرە دیموکراسیەکە بسەرمەوە ئەولوێت مەبەستەوەی کە دیاری بکرێ لە ڕاستی عێراق پێویستی بە پڕۆژەیەکی ئاوەدانی هەیە کە یعنی ژیانی گوزانەی خەڵکی شتێک ئاسایی کاتەوە ئێمە سەیری ئەوە نەکەین لە بەغدا بە جۆرە جۆرەکان ئەگەر ڕێگا ئەگەر ئیرهاب و تیرۆر نەبێ ئەتوانین وڵاتە خەریکە بەغدا خەریکە گەشێتەوە یان بۆنی شارێکی وەکو ڕوومادی دوای تەسفیەکردنی ئیرهاب خەریکە بە جۆر لە ئەوەدانی تیابێتەوە جنوبی عێراق خەریکە ئەکەوێ يعني خەریکەش پارێزگای لە عێراق ئەتوانی ئیعلانی بکەی بڵێ یعنی وەکو چۆن نەتێگوتکان تعریفێکی لە ینی مەسەل ئەمەم وەکو شارێکی منکوبەوە تا شارێکی دۆش داماوە لە عێراق شوێن هەیە خەریکەوەی لێ دێ دۆش داماوە بێ اینجا بەو هەموو نەوتەو بە هەم گوزەرانەوە بۆچی وڵاتەوەی لاتووە بەرهەمەکانی لە ڕووی دیموکراسیەوە ئەو کەسەی کە بێتە نوێنەری بەسرا لە پەرلەمانی عێراق بێتە نوێنەری سەماوە نوێنەری شوێنەکانی تر ئەچێتە بەغدا و پایتەخت قوتیەدا لە ڕووی بشارەکەی سیاسیەوە بەڵام بە جۆر لە جۆرەکان ینی بەشداریکردنی خەڵک و گوزەران و ژیانی خەڵک زۆر خراپە ئەوەش ئەمە هەمووی گەرای و بەرهەمە بۆی هێزە سیاسیە میلیشیاکان ینی تەغزەی خۆیان بکەن بەم خەڵکەی بەم گەنجەی کە بێکارن بێژیان و بێگۆزەرانن و لەو لاشەو لەوە گەڕێک کە قاعیدەی اقتصادی خەڵک لەوێ پەش کەوتووە ڕاستی ئەمە کاکەزان ئەمە لەگەڵ دووشت ناگونجێ وەکو لەگەڵ ئەوە ناگونجێ کە عێراق وڵاتی دەوڵەمەندە و لەگەڵ ئەوەش ناگونجێ دیسانەوە کە ئەم وڵاتە هەموو جار انتخاباتیاکرێ مەفروضە ئاهوناڵی خەڵک بچێتە لەو پەرلەمانی زۆر باس ئەم بەرهەمە بەڵێ زۆر باسی ئەوە کراکە ئەو انتخاباتە وەڵبژارنە دو چانسا و ئەنجومەنی یاساژ چاوی لە سەرەتی مەسەلەن وڵاتانی دەوروبەر چاویان لە سەرەتی پێت وایە لەو دو چانسەیە قۆناغی هەڵبژارنەکەەوە کۆتایی پێهاتوو دەرەنجامەکانی ڕوونە هەرچەندە نەتیجەی کۆتایی ئەعلان نەکراوە بەڵام ڕوونە تا ڕادەیەکی زۆر گەر کەم زیادێک گۆڕانکاری بکرێت بەڵام پێت وایە مەسەلەن ئەم عێراق ئەتوانێت ئەم چانسە بباتەوە عێراقیەکان لانیکەم یان ئەتوانێت چۆن بیبەنەوە مادام تێکچوونی بارودۆخ لە عێراقا ئەبێتە تەنگژەیەکی ئیقلیمی نێودەوڵەتی واتە پرشی ئەم ئەزمەی لە عێراقایە چۆن عێراقی دیکتاتۆری پریشکەکەی دەوروبەری خۆیە کەوت خەریکە عێراقێکی کە فەوزای تایە و دیموکراسی مستەقر نابێ ئەو شەبێتە ینی مەساتێک یان کێشەیەکی ئیقلیمی نێودەوڵەتی من پێم وایە مجتەمەعی نێودەوڵەتی ینی وەزیفەیەتی یارمەتی عێراق بدا لە خۆڕێخستنەوەکەی واتە بەشێک لەو تەدەخولەی کە ئێستا هەیە بەڕای من چ لە ئێران بێت چ لە ئەمریکا بێت چ لە وڵاتانی دەوروبەر بێ مبڕاتێکی خۆی هەیە بڕاتکەوەیە کە ئەم وڵاتە ناتوانێت بە پێی خۆی بەتەنیا لەسەر پێی بۆ خۆی بوەستێ و تایبەتی کە لەگەڵ دەرچوونەکانی ئەمریکاوە نێ وەز بەوەز بە هێزەڕات دەرەوە و وەز بەوەز ناوی ئەمریکا نابووتە بێت لە عێراق جا بە عەمدەن بە بەرنامە نەتیجەکەوەیە کە ئەم مجتەمەعی نێودەوڵەتی بە عێراق یارمەتی عێراقدا نەک لە ڕێخستنی انتخاباتە بەتەنیا ئەوە دیسانەوە دەڵم گرنگە بەڵکو لە ڕێخستەوەی عێراق لەوەی کە جۆرێک لە جۆرەکانی مەشروعی ئاوادانکردنەوە بێ وەڕەنگە بڵێم عێراق پێویستی بە قەرز نییە بە قەدەری پێویستی بۆ یارمەتی بدەی کە بە جۆر لە جۆرەکان ئاوادان بێتەوە مەسەلەن بۆ نمونە بەڕای من ئەبێ وەزیفەی بۆ ینی وەزیفەی حکومەتی داهاتووی عێراق ئەوە بێ کە ینی سومعەتی خۆی بەوە دابین بکە بڵێ توانیوە لەم 4 ساڵە ئاوادانکردنەوە بکەم لە وڵاتەکە ئەمە دروستە بێ ئاخرکاتران ئەکرێت دووشت یارمەتیە داما یەکەم عێراق خۆی دەوڵەمەنە وڵاتی دەوڵەمەنە دووەم ینی طبقێکی گەنجی تێدایە کە ئامادەی بەشداری ئەمە ئەزمونێکی ئەزمموی وڵاتانی خەلیج مەسەلەن ئەمریکا فەڕەنسا مەسەلەن بە زۆرێک لە زۆرەکان ئەوانە دەستیان تێدا بۆ پارەکەیان دا و خۆیان بەس لەناو خەدەماتەکەی ئاژین مەسەلەن ئەم سیناریۆ لە سەردەمی دکتۆر عادل عەبدولمەدی ویستی سین دووبارەی کاتەوە مەسەلەن ئەمە بە تەواوی لەبەریەک دەڵێشی یارمەتیمە بدەش کە سین بە تەنیا بێت ئەمریکا تێکێدا ئەمریکا بە تەنیا بێت ئەوروپا نایەتە سەخت ئێران بێتە سەخت تورکیانەیە بۆیە وەزیفەی ڕێخستنەوەی هەموو ئەمە ئەوکو کوردەڵێم هەموو سەر لە مەنزەڵەیە بۆ خەدەمات ینی کەم بۆ عماری عێراق بۆ نمونەکە کە زانە من باوەڕ ناکەم ئێران و ئەمریکا و تورکیا کێشیانە بێت لە مەشروعی ئاودانکردنەوەی عێراقا ڕەنگە کێشەیان هەبێت لەسەر ناسنامەی عێراق
لەسەر نفوزی خۆیان لە عێراقا بەڵام ئەساسی کێشەکانی ئەم وڵاتانە ئەوە نییە کە وڵاتی عێراقی مافی ئەوەی نەبێ نان بخوا بەعکسەوە ینی ئەگەر هەر کەسێک سەیری منزومەیەکی ئەمنی ڕێکوپێک و محتەرمیش بکە هەر ئەگەر ئەم وڵاتانە هەر ئەگەر ینی حسێکی ئەمنیان هەبێ عێراقی مستەقر عێراقی ژیان و گوزانەی خەڵکی دابین بێ عێراقی بەکەڵکە بێ بۆ یارمەتیدانی ئەم وڵاتانەیە لە دەوروبەری خۆشیان و یارمەتیشەدا مەسەن بۆ نەشیعا بەنەوەیەک سەروەری لە عێراقا بژین سونە شەروەها وەڕەنگە کوردیش کاکسران بۆ چونیشتر هەیە مەسەلەن ئەوترێت کە ئەم چەند ساڵە تا 2025 سەقفێک هەیە کە پاشەکشە پێکردنی ئێرانە لە لوبنان مەسەلەن لە سووریا مەسەلەن لە عێراق بە زۆرێک لە زۆرەکان ئەمریکا ئەوە تەنانەت ئەوروپیەکانیش لەوەیە کۆکن ئەمە ڕوئەدات مەسەلەن بەتایبەتی بۆ عێراق کە پاشەکشە بە ئێران بکرێت مەسەلەن دیارە مەسەلەن لە نەتیجەی انتخاباتە لە هێزە شیعەکانی کە ئەوی باسەکریکە لە نزیک لە ئێران بە مالیشی و عەبادی و حەکیم و مەسەلەن جەبهەکانی نزیک لە حەشد و ئەوانە کورسیان کەم بۆ جگە لە مالیکی مەسەلەن تا ڕادێک توانێتی پارسەنجی خۆی پارێزێ بەڵام ئەم شەڕە ماڵوێران یعنی ئەم شەڕە سیاسیان ئەم پاڵپەیوەنانەیان ئەم دەستبڕینەوەی ئێران و پاڵپەیوەنانی ئێرانە ماڵوێرانی شتر بۆ عراقیەکان دروست ناکە یا خۆیان دوجار جارێکی تر ئێرانە گاتە نەتیجەیەک لەگەڵیان خۆی ئەزانی ئەوەی کە ینی منزومەی ینی ئەوەی کە دەوری ئێران احتیوا بکرێ یان بچووکرێتەوە ئەمە ینی بەشێک نەبێت لە مەشروعێک تەنیا تا بە عێراق هەمووی بگرێتەوە لەوەدا کە بوو بە ئەوە ینی عێراقیانیش لۆمەیان ناکرێت ئەگەر بەشداری کەن یان بەشداری نەکرد لەم پرۆسەیە بەڵام تەنیا پێمان وابێ لە جەبهەی عێراق ئەم شتە جێبەجێکرێ ئەمە زوڵمێک لە عێراقیان نەکرێەوە تا ئەمە شڕۆدا کە عێراق بێتە ساحەی تەسوی حساباتی ئێران و ئەمریکا لەو لە شوێنەکانی دیکە کە نەیانتوانێ بیکەن لەبەر ئەو کارانە ینی با ئێمە ئیستیبعادی ئەوی نەبکەین ئەو بڵێن ئەو پرۆسێ لە دەربخەین بڵێن با مەجالاتەکانی تفاهمی ئێران و ئەمریکا قسەی لەسەرکەین ئێستا مەخرەجاتەکانی انتخاباتە بەڵێ وایە پاشەکشەی دۆستەکانی ئێرانی لێک بەس نابێت تەنیا ئەمە زۆر بە تایتلێکی سەیریکەی وەک بڵی تەواو ئیرادەی کەسری ئیرادەکەی ئێران و ئەمریکا بەم شێوەیە بوو کە ئەمریکا براوەیە بەڕەشاکردنی دووشت یەکەم ئێران ئەتوانێت خۆی بگونجێ لەگەڵ هەموو ئەوێ سیاسیانی کە لە عێراقان بە تازەکانیشەوە یەکەم دووەم هەر کەسێک بە منطق و سەیری عملی سیاسی عێراقکە دەزانێت پاشەکشە پێکراوەکانی عملی سیاسی لە عێراق کە ئەوەی کە پێ دەبێت دۆستە کۆنەکانی ئێران لە عێراقا بەتابەتی لایەنە شیعەکان ئەمە ینی ڕەنگە دۆستە ئێستایەکانی ینی ئێران بن بڵێن ئێرانێکە کە بڵێن دوای 45 ساڵ لە شۆڕشی ئێرانی بەڵام لە ڕاستی ئەوانی کیسە سعودیان کردووە ئەگەر جەبهەی یینی لێ دەرچێت جەبهەی خوارەوەی کە خۆپیشاندەرەکانی تشرینە تەیاری سەدیش بەنۆنان مۆدیلی ئێرانە ئەو کاتێککە گەنج بوو من پێم وایە بەڵام سەدر زۆر ئەو لەسەر حەزیلێتی دەستی خۆش بێ ینی بەڵام ڕاستیەکەی ینی هەر کەسێک هەر شۆڤەکارێکی سیاسی کە سەیری ئەم مۆزە بکە ئەزانێ ئەمە ینی سرعەکە بە نەوەکان لە نێوان دۆستە پیرەکانی ئێران و دۆستەکانی کلاسیشەکان و مۆدرنەکان هەندێک لە تەسەڕفاتەکان هەندێک لە مۆدلی ئیشکردنی سەدری لە مۆدلی ئیشکردنی خومینێکی لە 79 بەڵام ئێستای ینی سیاست پرۆسی سیاسی لە عێراقا مۆدلی ینی ئێرانە کە لە حکومڕانی کردنە لەبەرەوە ئەمە بەتەنیا کافینێ بۆ تعریفدانەوەی بڵێن وڵا لەبەرم هۆکارانە ئەمە ئێرە ئەمریکا ڕەنگە ئەمریکا خۆی وان نیشاندا بردوێتەوە یان ڕەنگە ئەو هێزانی کە بردوانێتەوە خۆی وان نیشان دەرکە بۆی دامێکی بڵێن چۆڵی پاڵپشت بن بە دامێکی ئیقلیمی نۆدەوڵەتی بڵێن وڵا ئێمە بەرامبەر ئێرانی بەڵام لە ڕاستیە فەرقی یەوتۆ یعنی ئەگەر لە بیرمان بێ و بزانم بەڕێز سید کاکە و کاتی خۆی دەوێت ینی بەعاس فەرقی نییە کلاشی وەراوی وایە زەحمەتە بڵێم ئەمریکا ینی هێزە سیاسەکانی شیعە بە تایبەتی ئەوانی کە بە عیوانی شیعە ئیشەکەن فەرقی ئەوتوان هەبێت لە نێوان خۆیانە ئەو خۆپیشاندانانەی کە ڕوویاندا ئەو تشری خۆپیشاندان تووشیدانی کە خەڵکی شیعە کردی شتنی هەمووی ئێستا ڕنگدانەوەی هەبێ مەسە بۆن لە تیاری سەدری بۆ نمونە ئەو نزیکە هێشتا کورسێکە نایەنە تعبیر بێلەوەی کە بە جۆر لە جۆکە ئەمان تەفسیری بڵێن عێراق تازەکەکەن کە
عێراق قەدیمەکە نییە زەحمەتە ئەمە شتێکی ملتەبەسیە بەڵام ئەگەر بینە سەر بۆچی ئەمە خۆمان مەشغوڵکەین بە عناوێنەی کە عێراق هەیە با ئێمە خۆمان بۆ مەشغوڵکەین ئەولویاتەکانی عێراق کە من لێرە دێسە دەوری کورد لە معاملە من ویستم بۆ پرسیارە بکەم بەڵێ دەوری کورد ئێمە کەستە کەوتوینە ئەو دۆخەوە کورد ئەبێت چی بکات لەو دۆخەیە مەسەلەن چۆن ئەتوانێت قوارەی خۆی چۆن توانێت ئارامی زۆنەکەی خۆی پارێزەلانی کەم کورد لە دوو ئاسەتوانێت ئیش بکە یەکیان ئاستیەوەی کە وەکو تۆ داودا قوارەکەی خۆی کە ئەتوانێت بڵێن کۆی دۆسەیەک هەیە کە بریتە لە دۆسیەی ینی استحقاقاتی کوردستانی لەگەڵ بەغدا دووەمیشیان مشارکی بەکەڵک بێ پێدانی ئەفکاری باش لەوەی کە وەزی عێراق بەرەو عێشکە معالەجە بکرێت بەشێک لەو ئەفکارە باشانەوەیە کە فعلا یەکێتی نیشتمانی کوردستان و هێزە سیاسەکانی کوردستان لەوەدا بەشداری بکەن بڵێن بە هێزە سیاسەکانی عێراق بڵێن ئێمە وەکو چۆن جاران بەیزەت القەبان بووین واتە باری عێراقمان لێکلاکرێتەوە بە نەوەکان بێ بەشداری کە لەوەی کە بڵێ ئەگەر ئێوە بەم ئاشوبەی کە نێو خۆتانە هەیە ئاسابتان گەرمە ئێمە توانین بە ئەفکاری نەرم و لەسەر خۆ بەشداریکەین لەوەدا کە بین بەشێک بێت لە مەشروعی ینی مەشروع ئەوەی کە بیرۆکەی تر دێن بە عێراقی تازە لە ڕاستیە کاک زانە ئەمە بۆ کوردیش باشە عێراقێک استقطاب هەبێت نێوان دوو بەرەی شیعە کە بە نەتیجە بکەوێتە ینی ئاڵۆزەکان گەورەتر بێت ئێمە مۆدێلێکمان سەر کرد مۆدیل ئەوەی کە جارەوەمان زانی گەروەز عێراق تێک چییە کوردستان خۆشە بێ و ئەبێتە ینی چۆڵی ئینی ڕۆژهەڵاتی ناوڕاستی دووەم لەم ئەبێتە سویسرای دووەم لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بەڵام دەرکەوتوانە مەنظومەی سیاسی عێراق کە ئەهەژێ کە تێکە چێ کە شەڕی ناوخۆ کە شەڕی ئەو کاتی کە ئیرهابە بوو هەردیسان نەتیجەکە باش نەبوو و دوایی کە ئێستا بۆتە شەڕێکی تایفی نێوان سیاسەکان واتە مۆدێلی ئەوەی کە بەربادۆخی عێراق تێک چێ لە قازانجی کوردە بادام هیچ نەبێت کورد هێشتا لە عێراق ئەمێنێتەوە ئەمە مۆدلێکی خراپە ئەبێ بەشداریکەن لە استقرارکردنی عێراقا مۆدلێک تەقدیمکەین بڵێن کاکە با ئەولوێتێک بۆ عێراق دیاریکەن ئەولوێتی عێراق ئەبێ دووشت بێ ئەودانکردنەوەی ئەو وڵاتە کە وای کردووە خەڵکەکەی هەموو ڕۆژێ خۆپشاندان کە ئەگەر کاکە زانە ئەمە ینی منطقێکی زۆر ئاسانە بۆچی ئەم وڵاتە دیموکراسی هەیە و کەچی خەڵکەشی هێشتا ناڕازیە عێلاقی بە ئازادی و عێلاقی بە نان و گوزەرانەوە هەیە باش هەبێ ئەم مەلەفە بکرێت ئەولوێت بۆ عێراق ئێستا بۆ کورد جارێکتر مەسەلەن بوون لە چەند ڕۆژی ڕابردوو شاندێکی باڵای پارتی دموکراتی کوردستان لە بەغدایە و ئەکید ئێوەش ڕەنگە بەرنامەی خۆتان هەبێ و مەسەلەن شان بنێرن بۆ بەغدا و پیچەتی نیشتیمانی کوردستان باشە بۆ کورد لەو دۆخەیە لەو ئاڵۆزیە لەو کوڵینەی یان ئەوەی کە ئەوترێ لافاوێکی خوێن لە بەردەمی عراقیەکانە باشتر نییە بۆ کورد تیمێکی ئەگرتووی هەبێ یاخود ئەمەش تەسیر ناکاتە سەر پەرتی کورد ئێستا توانم بڵێم وەکو یەکێتی قسە بکەم بەڵێکی نیشتیمانی کوردستان بەرنامەکەی وایە کە وە کۆبنەی مەکتەبی سیاسیش دەردوو کۆبنی دوایی مەکتەبی سیاسی تاکید لەسەرەوە کردووە کە کورد باشتر وایە نەک باشتر وایە ینی وەکو بڵێ مفازەلە بکەین ئەلف و با ینی کورد هەر ئەبێ ناچارە و ناچارێکی نیشتیمانی و نەتەوەیە کە موقیفەکانی خۆی یەخە لە بەغدا و ئەو مەقفەر ئێخستا ئەمە بڕیارێکی سیاسی کە نیشتیمانی کوردستانە بەڵام لەبەرەوەی نیشتیمانی کوردستان خۆی بەهێزێکی بڵێن پەرۆش و خاوەندی دی سیاسی ئەزانەیە ئەبێ پێی وایە ئەبێ بەشداری کە لەو وەرەقە عملی کە هێزە سیاسەکانی کوردستان دەیبەنە بەغدا وەرەقەیەکی عمل دروستە بێت لە کووردا مەسەلەن خۆی مەستا بە زۆر باسی شیعەکانەکەین باسی سونەکەین بەڵام بۆ کورد بۆ دروست نابێت دروستە بێ بێ هەموو هێزە سیاسەکانی کوردستان بەشداری بکەن لە داڕشتنی ئەم وەرەقەیە ئێستا کورد دووشتیە لە بەغدا بە کۆی هێزە سیاسەکانی کوردستان دەنگی هەیە تقریبا ئەو کۆی کورسیانی کە نزیک 60 کورسێکی ڕێژێکی زۆرە بەو حاڵەی کە سونە خۆیان ینی دابش بوونەوە شیعەش خۆیان دابش بوونە معناوەیە بە جۆرێک لە جۆرەکان کورد تقریبا سێم چوارەمی انتخاباتە ئەمە دەبێ ئەم سمارت لەم دەنگە زۆرە بکەین سنگێک بۆ کورد دروستکەینەوە وەکو بچینە سەر مۆدیلەکەی زمانی جەنابی مام جەلال کە کورد بە دەنگ و بە سەنگ بوو لەو شوێنەی کە دەنگمان کەممە بوو لە چاو 50 کورسی شتێک بووین لە چاو ئەو بەحرس لە پەرلەمانتاری عراقی سنگەکەمان دەوری جێرا لەو شوێنەی کە دەنگەکەمان پێویستە دەنگەکەمان ئێستا چی دەورە هەردووچی پێویستە بەڵام دروست نابێت کانی بەڵام دەبێت مەشروعێکمان هەبێ وە پێم وایە
دۆستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان و هێزە سیاسیەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی کە لە ئەمریکا بڵێ چ ئێران بڵێ چی وڵاتانی تر بڵێ کە ئێستا ماشەڵای لەبێت ئەتوان بڵێن دەباشان بۆتە ڕوودەیەکی ئیقلیمی نێودەوڵەتی لە سەردان و لە حرەکەی دیپلۆماسیە و ئەمە مانەوەیە دەورێک ئەدات دەورێکی باش ئەدا بە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو چۆن دەورێکەدا بە هەرێمی کوردستان بە تێکرایی کە بێت لە عملی سیاسی عێراقا دەورێکی باش بکەنە. دەورە بە چیە گێرێتەوە ئەم سەنگە بە چیە بێت یەکێتی بۆ چوونیت ینی پێی وایە لەم حرەکە دیپلۆماسیانەی کە ڕۆکەنە دەباشان پەیامی یەکێتی چییە؟ من پێم وایە تەمەن دوو جەناحە جەناحێکیانەوەیە کە استحقاقاتەکانی کوردستان چکەمان ناتوانێت دەستبەردار بین ئەسبابی ئەمە سەوابتن ئەسبابی بەقای ئێمە ئەسبابی جەدوای ئێمە ئەسبابی بوونی حرەکە سیاسەکانی کوردستانە بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە دووەمیان بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسیەکانی کوردستانە لەوەی کە بەغدا و عێراق ئەنی تەنگژەکانی خۆی تێپەڕێن ئەم تەنگژانی تا ئێستاکە لە عێراقایە بەڵگەوەیە کە بەشێک لەو مۆدێلی ئیشکردنی کە کراوە هەڵەی تێدایە مۆدێلی تایفەگەرێتیە مۆدێلی ئەوەی کە ئیلا ئەبێ خۆم حاکم بم ئەم مۆدێلە ینی بە جۆرە لە جۆرەکان هەو خۆی ئێستا عێراقیان خۆیندا لە بەشی مشکل لە خۆیان جوابیان داوەتەوە بە دەڕی کە یەکەم خۆپشاندانیان کردووە دووەم سەرگۆزیانێکیان هێناوە کە لە نەتیجەی هیچ انتخاباتێک نەبووە سێم انتخاباتێکی پێشوەختش کراوە ڕاستە زۆر درێژەی کێشا گەیشتە خەڵکی 4 ساڵ هەر ئەوە کە چەند ڕۆژی ڕابردوو خەڵک انتخاباتەکانی بەدڵ نییە ینی باس لەوە کە ئیعادەی انتخابات بکرێتەوە باس لە ماوەی پێشتە باسیەوە کە دەستور دەستکاری بکرێ خۆمە هەر بۆ نییە بەرامبەر بە کورد دەستکاری بکرێت معنەوەی عێراق خەستەکە منزومەی ئەفکاری سیاسی عێراق منزومەی دەستوری عێراق منزومەی موسساتەکانی عێراق کێشەی تێدا هەیە و من پێم وایە لەمەدا کورد ئەتوانێت لەم فەراغە بچێتە پێشەوە ئەفکاری باش تەقدیم بکە و لەمەدا یەکێتی نیشتیمانی کوردستان کە خەلاقە عێراق ئەم عێراقی کە ئێستا 5 سال 10 سال لەناو عێراقی دیموکراسی زەماتانە تا ئێستا ینی مەشروعی یەکێتی نیشتیمانی کوردستان و مەشروعی جەنابی مامجەلال لە عێراقی دیموکراتی فیدرالی کە ئەم تەوازن دروستکە بە شانازی و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان مەشروعی یەکێتیە بۆی ئێستا بۆ عێراقی مەرحەلەی داهاتوو پۆست عێراقی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت بە هەمان ئەو تین و تاوە و بە هەمان ئەو مەجموع ئەفکارانەی کە هەی بووە پەرەی پێبدا و بێتە پێشەوە و تروحات تەقدیم بکە عێراق ئێستا پێویستی بە ئەفکارە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان بەم جەوە تازەی ئێستا یەکێتی ئەتوانێت ئەفکاری باش تەقدیم بکە و ئەتوانێت قسەی هەبێ و قسەی هەبێ مجتەمەعی نێودەوڵەتیش یارمەتی دەدا ینی دائیمەن کورد لەمەدا پێشەنگ بووە سیاسی مامجەلال سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت دەورێکی گرنگ لەم ئاسە بگەرە بە مەرجێ تەمەن پێشەموو شتێک بە زمانی کوردی هێزە سیاسیەکانی کوردستان قەناعەت پێ بکەین اینجا ئاسانە تەرجەمەکردنی ئەو ئەفکارانە بۆ بە زمانی عەرەبی و لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق ئەم قەناعەت پێکردنی هێزە کوردیەکان دروستە بێ کاکسترا مەسەڵ خەڵک زۆر بێ ئومێدە لەو بابەتە مەسەڵەن پارتیە بینێ بە تەنیا ڕاتە تەنانەت باز لەو کرێت کە بە نهێنی سەردانی ئێرانیشیان کردو و بە زۆرێک لە زۆرەکان تەمۆحی خۆیان هەتا وەکو اتفاقێکی مەزموون کراو لە نێوان یەکێتی و پارتی و هێزەکانی تر نەبێ ناتوانگیری لە کەسکەیم لە بۆ چێتە بەغا یان بۆ چێتۆ ئێران یان بۆ چۆتە شوێنێکی تر بەڵام حەق نییە هەنگاوە بێ بۆ اتفاقە مەزموون ئێمە بێنە سەر بێگومان کە ئێمە قسە سەر یەک ریزیەکەین باشتر وایە بە تەنیا نەبین باشتر وایە بە تەنیا نەچین بەڵام بە تەنیاش چوون خەڵک کەشتوانێت بە تەنیا بڕە ئەمە ڕەنگە سیناریۆی دووەم بێ بۆ حزبە سیاسەکانی کوردستان بۆ یەکێتیش بێ بۆیە ئێستا ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەبدەی یەکریزی لەگەڵ هێزە سیاسەکانی کوردستان قسە بکات کە تەنیا پارتی نییە لەگەڵ گۆڕان کە ئێمە تەحالفێکمان هەبوو لە هەوڵبەرانی کوردستانە ئەبێ ینی ئەم گفتوگۆ بە حورمەتە لەگەڵ گۆڕان بکرێت چونکە ئێمە توانین تینایەتیوان بکەین بەڵام ئەوش ئەوانش هەبێ قسەیەکیان هەبێ مەشروعێکیان هەبێت لە ئەفکارەکانە لەگەڵ یەکگرتوو لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ پارتیشە بەس ئەمە خۆ ینی کێشە ئەوە نییە کە کێ قیادەی وەفدەکە ئەکا بۆ بەغدا لە ینی قیادەی وەفدی کوردستانەکە نە کێشاوەیە کە یعنی ئەبێ ئەفکارەکانی هەموو لای تێدایە کە پێمان وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت ئەفکاری باش تەرەکە و ئەتوانێت قسەی باش تەرەکە بڵێ و ئەتوانێت لەو استحقاقاتانی کە بۆ کورد هەیە پشکێکی باشی هەبێت کە بە گوێرەی استحقاق و سنگ و مەکانەیەکی نیشتیمانی کوردستان لە عێراق و لە کوردستان بەڵێ دوا سەرنجی بەڕێز کاکستران دوا سەرنجی من ئەوەیە کە ئێمە بۆ ئەمەی ئەم شتە بکەین پێویستمان بە یەکێتێکی پتەو هەیە و پێویستمان بە کوردستانێکی پتەو هەیە یەکێتی پتە و تاوکەری کوردستانێکی پتەوە
یەکێتێکی پتەویش پێویستی بەوەیە کە ئەم هەفتەیە وەکو جەناب ئەگەداری زنجیرەیە کۆبنەوەکرێت بۆ ئەبدێتکردنەوەی وەسیەتی نیشتیمانیەکان دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەڵبژاردنەوەی ئەخیری پەرلەمانی عێراق بۆ ڕێخستنەوەی یەکێتێکی نیشتیمانی وا پێویستمان بە هەم خۆڕێخستنەوەی ناوخۆی هەیە هەم پێویستمان بە بوشانەوەی ژیانی حەزبایەتی هەیە لەناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەمە وا کاتێکێتێکی بە سەنگ و بە دەنگ و بە ڕەنگی باش بتوانێت مساهمێکی باشکە لە ڕێخستنەوەی ماڵی کوردی و لە بەغداشدا هەروە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ستران عەبدوڵڵا سەرپەرشتیاری مەکتەبی ڕاگەیاندنیشتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێزتان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ مەلایەکتان خواتان لەگەڵ.